سەحەر سەرکۆ سلااوان لەبێت سلااو لە بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نەبێت هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیرابن. من ئەمڕۆ لە بەڕێوەبەرەتی یەکی چالاکی وەرزش و دیدەوانی سلێمانیم بەجێ خۆشحاڵیەوە ئەمڕۆ هەفتەی چالاکی دیدەوانی لە سنووری پارێزگای سلێمانی لەلایەن خوێندکارانی خۆشەویست لێرە ئەم چالاکیانە بەڕێوە دەچێت کە چەندین چالاکی جیاواز و جۆرا و جۆری تێدایە. دیارە بەجێ خۆشحاڵی و هەفتەی چالاکی دیدەوانی یەکێکە لە چالاکە هەرە گرنگەکان کە بۆ خوێندکارانی خۆشەویست با بڵێن ئەم چالاکیانە ڕێک ئەخرێت تاوەکو چالاکیەکانی ڕۆژانەیان تایبەت با کلتوری وەرزشی چەندین چالاکی جیاواز لە خۆ بگرێت خوێندکاران بتوانن بەشداری بکەن تەواوی ئەو بابەتە زانستیانش کە پەیوەندی هەیە بە خوێندنی خۆیانەوە لەنێو ئەم چالاکیە ڕنگ بداتەوە. جا بۆ ئەوەی ورتر لەسەر تەواوی ئەم بابەتە بدوێن پێمان خۆشە بچینە لای یەکەم میوانم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز مامۆستا پێشەوە ئەسمانمان لەگەڵەیە کا بەڕێزیان لێ پرسراوی یەکی چالاکی بەڕێوەبەرەتی پەروەردەی سلێمانی بەجێ سپاسەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانەیە. مامۆستا پێشەوە سپاس بۆ ئامادەبوونت، سلااوت لەبێت، ئەم کاتت باش بێت. ئەبینم میوانێکی زۆر سافی تەواوی بەڕێوەبەرەتیەکان هەم پارێزیاری سلێمانی و بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی و زۆرێک لایەن وەرخراوەکان و خوێندکارانی خۆشەویستیش لێرن. پێم بڵێ هەفتەی دیدەوانی سلێمانی ئەمە چۆن ساز کراوە، چۆن ڕێکتان خست و ئامانجتان لێ چی بوو؟ من مامۆستا پێشەوە لێ پرسراوی یەکەی چالاکی بەربەڕەتی گشتی ئەم هەفتەیە ناومانەوە هەفتەی دیدەوانی چادرگا هەفتەی مامۆستا وشیار بەڕەحمەت بێ بە ناوی ئەوە نامانەوە بۆ سێ قۆناغ سێ پەروەردەی ناحکومی، پەروەردەی ڕۆژئاوا، پەروەردەی ڕۆژهەڵات. یەکەم ڕۆژ ئەمڕۆ دەستپێکە بە ناحکومیەکان دەستپێکە پۆلی 1 بۆ 6 سەرەتایی هی کچان و کوڕان بەشداری تەیە، بەیانی و 2 بەیانی و 3 بەیانی پەروەردەی ڕۆژئاوایە، ئەخیر ڕۆژی پێنجشەممە پەروەردەی ڕۆژهەڵاتە. مامۆستا پێمان بڵێ چالاکیەکان چی لە خۆ ئەگرێت، خوێندکاران ئەمڕۆ بە چه چالاکیەک بەشدارن بۆ ئەوەی پێشوازێکی گەرم لە تەواوی میوانان بکەن؟ چالاکی دیدەوانیە هەڵکردنی ئاڵای کوردستانی پیرۆزە یاری ناو بینی گروپەکان خۆیانە چۆن خۆیان ئامادەکەن بۆ شێوازە. بەڵێ چه چالاکیێکی تر لە خۆ ئەگرێت ئەگەر ئەفۆمکەی بیتە ئێرە لەبەرەوەی ئێستا کاتی هەڵکردنی ئاڵای کوردستانە بەجێ سوپاسەوە هەندێک لە چالاکیەکانی تریش ئەبینم ئەگەر بۆ ئێمە بۆ بینەرانیشی بخەیتە ڕۆ هاوکاریشم ناو بەناو کەمێک لە وێنەکانمان بۆ بگوازێتەوە. ئیشی داروپەت زیاتری تیا، ئیشی داروپەت چۆنێتی ئامادەکردی داروپەتەکان، چۆنی گریەکان، دانانی سیاس، دانانی داری نەشرە، وێنەی چادرگا لەگەڵ ئیشوکاری وەرزشی. مامۆستا با گفتوگۆکەکانمان تایبەت بکەین با هەڵکردنی ئاڵای کوردستان بە خۆشحاڵی وێستا پارێزگاری سلێمانی و تەواوی مامۆستایان بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی دەستپێکی هەڵکردنی ئاڵای کوردستان لەلایەن ئەم خوێندکارە خۆشەویستانەوە مامۆستایانیش نمونەیەکی جوانی تەواوی خوێندکارانن بۆ ئەوەی زیاتر ئاڵای پیرۆزی کوردستان یاخود ئاڵای کوردستانیان زیاتر لەلا خۆشەویست بێت بتوانین لە تەواوی خوێندنگاکان و قوتابخانەکانە شکۆی ئاڵای کوردستان هەمیشە بە جوانی بە تازەی هەمیشە گرنگی پێ بدرێت. ئێمە بتوانین مامۆستا ئێمە بکەینە پرسیارێکیش لە ئێستا ئەم خوێندکارە خۆشەویستانە لە دەستپێکی هەڵکردنی ئاڵای کوردستان خوێندکاران جۆش و خرۆشێکی زۆر تایبەتیانێ ئەبینین لە ئێستای هەفتانە هەڵکردنی ئاڵای کوردستان بووتە نەریتێکی زۆر جوان. لە ڕۆژی پێنجشەمە لە هەموو قوتابخانەکان ئاڵای پیرۆزی کوردستان هەڵەکرێت لەگەڵ لێدانی ماشی نیشتیمانی. خوێندکاران تا چەنە گرنگە ئەو هەستە نیشتیمانیان لەلا دروست ببێت بەردەوام لەبەر ئەوەی ئاڵای کوردستان ڕەمزی جوانی وڵاتەکەمان نیشانەیە، ئەمە تا چەنە گرنگە لە تەمەنی سەرەتاییەوە ئەم هەستە نیشتیمان پەروەرەیە زیاتر دروست بکرێت بۆ قۆناغەکانی دواتری خوێندنی. لە مەرحەلەی ابتیدایی پۆلی 1 و 2 3ەوە بۆی جۆش و خرۆشێتیا بەردەوام بێت و تەشەنەی پێبات. پامێکت هەیە لەسەر هەفتەی دیدەوانی چادرگەی هەفتەی دیدەوانی چادرگا چ پامێکت هەیە بۆ خوێندکارانی خۆشەویست بۆ ئەوەی هەمووان لەم چالاکی جوانەیە بەشداری بکەن؟ حەز دەکەم هەموو خوێندکاران بەگشتی نەک برین گروپ
ببن بە نمونە بچنەوە ناو مەکتەبەکانیان ئەم شانی کە لێرە کردویانە دووبارەی کەنەوە لە مەکتەبە بۆی تەلەبەکان هەمیان ببینن ئەو مەکتەبان چیان کردووە ئەم گروپە کە هاتوون ئەم تیپی مەکتەبەی کە هاتووە چی کردووە بۆی ببێ بە وانەیەک بۆ تەلەبەکان بەگشتی. مامۆستاگیان سپاس بۆ وتەکانت زۆر سپاس بۆ مامۆستا پێشەوە هەورامی کابڕێزیان لێپرساویەکەی چالاکی لا بەڕێوەبەتی گشتی پەروەردەی سلێمانی لە ئێستاە هاوکارە میوانەکانتان بۆ ئۆگوازێتەوە هەڵکردنی ئاڵای کوردستان لەلایەن خوێندکارانی خۆشەویست و بە ئامادەبوونی وەکۆی پێشتر ئاماژەم پێکرد پارێزگاری سلێمانی و تەواوی بەڕێوەبەرایەتیەکان و تەواوی مامۆستایانی خۆشەویست لا بەڕێوەبەتی گشتی پەروەردەی سلێمانی لێرە ئامادەن جۆش و خرۆشێکی زۆر هەیە خوێندکاران بە جلوبەرگی تایبەت یاخود بە جلوبەرگی تایبەت بە چالاکیەکانی دیدەوانی چادرگە لێرە ئامادەن خۆشحاڵی خۆیان دەڕەبڕن پێم خۆش ئەگەر هاوکارم لەگەڵم بێت بە لێدوانێکی ئەم خوێندکارە خۆشەویستە وەرگرم چۆنی گوڵی جوان باشیت بەڵێ باشە پێم بڵێ تۆ ئەمڕۆ لەم چالاکیەیە تا چەندە هەستێکی خۆشت هەبوو کوردی نازانیت باشە دەستخۆش باش چینە لای یەکێکی تر چۆنە باشی پێم بڵێ ئەم چالاکیە تا چەندە هەستێکی خۆش دێوەکو خوێندکارێک بەشداریت کردووە والله هەستێکی خۆشچکە توانیمە لەناو شتێکە بەشداری بکەم کە نەمزانێت چالاکیەکانی جیاواز لە هەڵکردنی ئاڵای کوردستان چ چالاکێکی تر بەشداریت کردووە لە هینی میوزیکە بەشداریم کردووە لەگەڵ زم باش سواز بۆ وتەکانت خوێندکاران لە ئێستاە بە چالاکیە تایبەتەکانی تایبەت بە هەفتەی دیداری دیدەوانی چادرگە لێرە بەشدارن و ئەیانوێت پەیامی جیاوازی خۆیان بنێرن بە بچینە لای ئەم بەڕێزش سلااوچۆنی هەفتەی دیدەوانی چادرگا تا چەندە ئەمە چالاکیێکی جۆش و خرۆشە بۆ خوێندکارانی خۆشەویست ئەکی چالاکێکی زۆر جۆش و خۆشە بۆ هەمومان و زۆر بە حەماسەوە خۆمان بۆ ئامادە کرده بوو و ڕۆژێکی زۆر بە سوودەکە ئەمەدانراوە و سوودێکی زۆری گیان و بە هەم خوێندکاران هەم بە هەمووان هیوادارم دایمە پەیڕە و کرێ ئەمانە جێبەجێ بکرێ و دەستخۆشیان ئەەکەم زۆر باشە چالاکیەکانی ئەوەی کە خوێندکارانی تایبەت بە خوێندنگەکەی خۆتان ئەو چالاکیانە چیە کە بەشداریان کردووە چالاکی دیدەوانیەکە ئەکیت چەند چالاکیێکی تایە شتەکانمان ئامادە کردەوە هەروەها ئاهەنگی سەمەرمان هەیە لە کۆتاییە هەنێشتمان ئامادە کردو بۆن هەرکەسە و هەر قوتابخانێ و بەپێی خۆیان یەکێ شانۆگەری حازر کردووە یەکێ بۆن زمبای ئامادە کردووە زۆر باشە زانیاری تێ لەسەر ئەم چالاکیانەی قوتابخانەکەیەوە بەژاری کردووە باشە ئەگەر بیت لەگەڵم هەندێک زانیاریمان پێبێ هاوکاریشم لەگەڵم بێت پێم بڵێ ئەم چالاکیانی کە لە ئێستاە پێم وا بێت کاری هوەری و میوزیک و هەندێک چالاکی جیاوازە تایبەت بەم چالاکیە زانیاریمان بیتێ باشە ئەمی تایبەت بە خوێندنگەکەی خۆتان ئەو چالاکیانی چێکە بەژاریتان پێ کردووە باشە قوتابخانەکەی خۆتان قوتابخانەکەی خۆمان ئامادەکاری کردووە دەمێکە وەکوتم زۆر بە چۆژ و خرۆشێکی زۆرەوە خۆمان بۆ ئامادە کردووە و خوێندکاران ئەمە کاری خۆیانە لێرە لە ماوەی چنێکە ئەم کارانەیان با بڵێن ئامادە کردو بوو ئەوەی لەم هەفتەی دیدەوانیە بەشداری پێ بکەن گیان بڵێ زۆرینەی چالاکیەکەم زۆرینەی شتەکان کە ئامادەکراون لەلایەن قوتابیەکان و ئامادەکراون ئەوەی پێشانگاکە و پێش دەستپێکردنی ئەم دیدەوانە ئامادە کرا و هێناومان زۆر باشە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنت بەڵێ خۆشەویستان لە ئێستاە چالاکیەکان با بڵێن تەواو ئامادە کراوە چالاکی کللتوری چالاکی جیاواز هوەری هەندێک چالاکی جیاوازتریش لەم لە نێو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و دیدەوانی سلێمانی بینێن چۆنی گوڵی جوان باشی تۆ لەم چالاکیانە بەشاریت کردووە؟ باشە چ چالاکێک بەشاریت کردووە؟ یەکەم جارمە یەکەم جار بەڵێ بەکاری چی بەشداریت کردووە؟ کاری هوەری باشە چی دروست کردووە؟ چی وێنەی چیت کێشاوە؟
ئێمە دروستمان کردا نانی مەکتەبەکە قوتابخانەکە بە کاملی لەگەڵ ئێمە دروستی کردا بەس من دروست نەکردە نانی ئێستا کاتە کۆمەڵێک وێنەی جوانت نەخشاندووە لەم چالاکێ بەشداریت کردو دەستخۆش بە قوربان بەڵێ ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لە بەڕێوەبەرەتی گشتی وەرزش و دیدەوانی سلێمانی بە ئامادەبوونی زۆرێک لە خوێندنگاکان بەشداریان کردو لە قۆناغی 1 تا 6 بەشداریان کردووە و ئەیانەوێت تەواوی چالاکیەکانیان لە ماوەی خوێندنە لە هەفتی دیدەوانی تایبەت بە چادرگا پێشکەشی ئێمە تەواوی بینەران و میوانانی خۆشەویستیشی بکەین ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرموون.